باشە پرسیار لۆلۆ کوڕەکان تاقیکردنەوە لۆلۆمە بێ ئەخلاقیە بەس لە چییە؟ مثلەن ئەتوو دەڵێ کوڕێک خوا پێیدایە ئەدی لۆ کچ نابی خوا پێی بدا ئەزانی چی یەک شتێ وا پێ بڵێم کچ خوا پێی بە تۆ لەوەتەی ببوورە دەنگت قەتع بوو شەحنم بووەدا لێ دەنگت قەتع بوو دووبارێکەوە کچێک نابێ خوا پێی بە پرسیارەکە ئەوەیە لەبەر نابی بە کچەکەی بەخشی بەڵام تۆرە خوش لە ڕێژی لە بۆ دەنێری خۆخوا داری حەوشەی لە بۆ نانێری ئەوە هیچ من شەو ڕۆژی 12 ساعات بە پێوە ئیشەکەم باشە بەڵام تۆرە ئەمنیش دەبی یەک شت پێ بڵم لە دڵت گران نەبی ناحسە طبیعیە داهاتی تو لە ئیشەکەت کەمە بەچی کەم نییە زۆر زۆر $1000 مانگانە تۆرە ڕێگاکانی گەیشتن بە دەوڵەمەندی پێ بڵێ ئەمن پێت دەڵێم کەمە ئەمن پێت دەڵێم یەک دقە ئەتوو بە من دەڵێ ئەمن لە دوکانە چیانیشتیمە کاسبی شەڕەفە کاسبی سەربەرزیە چونکە ئەتوونەیکەی چێبی وەختی ئەتوونەیکەی چێبی کابی خۆ باشە ئەمن بەحسی ئەوەی ناکەم کە دابنیشم سوکایەتیت پێ بکەم نا ئەتوو پێڵاوەکانی ئەو کەسانەی کە فەقیرن لەسەر ئەو چاوانم دادنم بێ مجاملە بێ ئەوەی ئەمن دابنیشم پام بکەمەوە لە بۆ هیچ کەسە چی لەبەر ئەوەی ئینسانی فەقیر ئەوەندەی مردن دەوڵەمەندەکان کەم کەسیان تێدا هەبی مرد بن ئەوەندەی کە ئینسانی فەقیر بەکەلکرد دێن و خەمخۆرن و دڵیان باشە ئەوانەی کە دەوڵەمەندن کەم کەس هەنە ئەوەندە زەمیرەیان هەبیتن ئەم بەسەراحەت قسەی تۆ کێشەکە لەوەیە تۆ جۆ ناگری ئەمە حەز دەکەم قسەی بکەم باشە لەبەرەوە زۆر شت هەیە کە ئەمن نەمگوتی ئێستا لە بۆ من فقەتە منە ئەزانی چی من حەزەکەم لێرا قسە بکەم بۆی تۆ جواب بیتەوە بەڵام بە ئینی گوێرەم بگری ئەزانی چی من پێ دەڵێم کە ئەڵم ئەوەی ئیشەکەم ئەڵم تۆ وەرە ڕێگاکانی گەیشتن بە خەونەکانی من یان بە پارە بە دەوڵەمەندی کە خۆتان پێوەی ئەناسن وەرن پێمان بڵێن تۆ ڕۆژێ لە ڕۆژان چووی لە مەڵعامێکە ئیشکەی نەو کردووە ئەمن باشە قاپە شتیە ئەی باشە بەچی ئەبن بە ساحیبی ئەم شتانە بە قاپ باشە کەواتە ئینکاری لەوە مەکەن کە ئەوەی کە هەتانە یان بۆتان بجێمەوە یان لەلایەنێکی دیاریکراوە بۆتانێت ئەمن ئەو کاتەی کە قاپم دەشوشت لەبەر پارەم نەبووە باشە لەبەر ئەوەی بۆ مەجبور بوومە ئیش بکەم لە ئەڵمانیای ئیژنەکەم دەرم دەکا بزانە ئەمن ئەتوو وەختێک بە منداڵی لوودبەرز بزانە لەگەڵ چێ قسەی دەکەی ئەمن وەختێک لە ساڵۆنەکەم منداڵێک دێ منداڵی 8 ساڵ و 9 ساڵ هاتینە معجبی من بوونە باشە منداڵەکی 8 ساڵ و 9 ساڵ لەوانەیە ئەگەر کەسێک ئەتووبی لە جێ من نازانم ئەم تەبیعەتی تۆ ئەتووبی لە جێ من لە تەکەبوڕدنێ لەوانەیە دەستەکی بەسەری دابینی ئەمن دەستم گرتی 1 سەعات لە باوشێم کردیە گەڕاندیتم نازم کردیە ئەو منداڵی یعنی ئەمن لەگەر منداڵێکی منداڵم لەگەر پیرەکی پیرم لەگەر فەقیرێکی فەقیرم لەگەر دەوڵەمەندێکی دەوڵەمەندم ئەمن خۆت کە هەی ئەمن تەسەڕوفت لەگە دەکەم لۆیێ ئەو کاتێک کە ئەمن کردەوەکی ناشرین بەرامبەرت ئەنجام دەدەم ئەمن پێمەسوول نیمە بزانە شتێکی ناشرینت کردیە کە زینە ئەو ها دەکا بەرامبەرت ئەمن هیچ کات بێڕێزی بەرامبەر کەسێکی بەڕێز ناکەم من تەنها چەند پرسیارێکی بچکۆدانم هەبوو جوابێکی زۆر بچووکیشی هەیە من ئەپرسیارەکەی من ئەوە بوو ئەڵێم چەنەها نەفەر چەند ساڵە ئیشەکەن بۆ نابن بە ساحیبی ئیش بەڵام بۆچی ئافرەت لە وڵاتی ئێماوای بە ماوەیەکی کەم ئەبێ بە ساحیبی هەموو شتێ جەنابە لە ئەوروپا ئیشە کردووە نەک تۆ ئەگەر حەش کەس بێت لەم وڵاتی ئێمەیە کە لێرە یەتەوە پۆست بەسەر ئەم فەقیر و هەژاریە لێیە لە ئەوروپا بە ئیجباری شارەوانی ئینێرێ بۆ ئیش ئەوە شتێ نییە کە باس بکرێ خۆی ئیشی ئەڵێ بە زەحمەت بڕۆ قابانە بشۆ خۆی پێتاڵێ بڕۆ بیکە بەڵام جەناب یان هەر کەسێکی تر بە هەر شتێک ئەبن بە ساحیبی پارە وەرم بۆ خەڵکی ڕوونکەنەوە بن ئەمە ڕێگاکانی گەشتن بە دەوڵەمەندیە 50 ساڵە عەرەبانە ڕاکێشە گابرا لەناو بازاڕە 50 ساڵە باشە ئەمن بە خەونەکەی نەگەیشتووە سەلام عەلەیکم کابرایەک هەبوو لە بازاڕی گەورەی لە هەولێر نازانم جێت لێ بۆیان نا کوڕک هەبوو سعودیە
رعدة رغدة نا تخوا لە کۆمنت ئەگەر یارمەتیم بدەن کوڕەکە هەبوو ئەوی کە خێری دەکرد هەش دەفتەرەکەی داوکات هەش دەفتەری داوکات غەیث ناوی غەیث بوو بەڵێ باشە هات ئیماراتیە ئیماراتیە بالضبط ئافرین ئەو غەیثە هەش دەفتەری دا ئەو کابرایە باشە یەک دقە لە بۆ دڕونکەمەوە بە جوانی باش ئەو کابرایە لە کاتێک کە دەیتانی بەو هەش دەفتەرەی دوکانی دابنێ جای بەس لەوان ڕۆژۆیی بالضبط خوا عقلی دایتە بەشەری کە ئەتوو ئیشی پێ ناکەی ئەمن چ مەجبورم دابنیشم جوابت بدەمەوە خوا عقلی خوا عقلی یاوە بە بەشەر بۆی بەکاری بێن باشە بۆی بەکاری بێن ئەو جوابەکەم دایەوە ئەو کابرا ئەو بنا جوابەکەیەوە ئەوە نییە با ئەزانیشی دەڵێ بە چ شتێک هەیە شتێکی احترافی شتێک هەیە احترافی پێ بکەن وت مثلا بڵێن ئەزانیشی زۆر تەبیعیە احترافکردنە بڵێن ئەم پارە و ئەم سامانی کە بۆمانیەت کە بۆمان هەڵڕژاوە لەبەر ئەوەیە کە ئێمە ئافرەتین لەم وڵاتە ئێمەش ئافرەت ڕەغبەتی هەیە بستەبت ئەمن پێت دەڵێم ئەمن یەکەم جار پێم گوتی بەداخەوە گەنجیمە بڵێ ئەوەی کە دوای بڵێ ئەوەی کە دوایم تەماشاکە ئەمن باش شتێکت پێ بڵێم ئەمن ئینسانێکی زۆر سەڕیحم لەبەر ئەو سەراحەتەی خۆشم ناوی من بە قسە ڕەحڕۆیشتیە باشە لەبەر ئەوە بە من دەڵێن زیینە قسەی دەڵێ بەردە باشە کاکە وەرە سێری ئەم کۆمنتانەکە کە چی نووسراوە وەرە سێری ئەم کۆمنتانەکە کە چی نووسراوە ئەوە تا براگ نووسیوێتی یاڵێ براگەم پرسیار مەکە شتەکە ئاشکرایە ئەین بەسی لە چییە هەڵێ ئاشکرا بەچی ئەماناون بە ساحەبی پارە باشە ئەو کە ئەو قسەی دەکاتن دیارە ئەو کەسێک کە شتەکەی لە بۆ من کردێ لە تو لە بابی شت پیاوترە ئۆکەی ئەها تەمەشا تەریقی قسەکردنی کو دەگۆڕێ ئەمن کو جوابی تۆم داوە کو جوابی ویش دەدەمەوە کو بەبێ ئەخلاقی قسەی لەگەم بکەی بەو نوعی جوابت دەدەمەوە مەجبوری من بەبێ ئەخلاقی جوابی کەس نایەمەوە ناتەمەشاکە ئەمن پێم گوتی تەریقەی خۆش وەرە کۆمنتەکان بکەن بەس وەرە جێ من بگرە ئەتوو تەریقەی خۆت ئەمن تەریقەی خۆم ئەتوو عایلەی خۆت ئەمن عایلەی خۆم ئەمن ڕێز لە کەسی ڕێزدار دەگرم ئەمن هەتا ئێستا کە قسەم لەگەڵ تو کردیە یەک تەریقەی ناشرینم بەکار نهێناوە تەحەدا دەکەم بەم بڵێ یەک تەریقەی ناشرین لەگەڵ من بەکار کاتێک لە کۆمنت بە من دەڵێ دیارە داک و خوشتیوی بەو نەوعی دەتان پێ بکەن فەرم بڕۆ دیارە ئەو کەسێک کە ئەو شتانەی لە بۆ من کردێک کە ئەتووە هافتری لێ دەکەیەوە لە ئێوە کە باتانەکەوێتە لێژی ئابوو شێوەیە قساکەن نابارم نکەتیتە لێژی ئەمن هەتا ئێستا بەڕجوانی جوابی توم دایتەوە ئەو جوابش لە بۆ کۆمنتەکەی بوو بۆ تو نییە زۆر جوابیوانم لە دەستت نایە لۆش زۆر لە دڵت گران بوو کە پێم گوتی دیارە ئەو کەسەی و هافکردەکەنەوە کە ئەو شتێکی لە من کردێ لە تو پیاوتر دووسێ جار قسەی دووبارە کردەوە لێ دڵیشت لە من نێشی نا زۆر تەبیعیە من ئەزانیی تۆڵی ئەوە لە باوک و بابی تۆ پیاوترە من باشتە پێڵم باوکی من تەمەشاکە ئەمن ئەتوو هاتی ناو لایڤی من حساب کە لە ناو ماڵی منی باشە ئەمن ڕێز دەگرم قسەی بکەم مش قسەیەکم هەیە دوای باش حەز دەکەم قسەکەم بکەم دوای قسەکەت فەرموو ئەمن لەوەتی کە قسەت لەگەڵ دەکەم یەک تەریقەی ناشرینم لەگەڵ تو بەکار نەهێنایەوە ئەو قسەشی کە ئێستا کردم کۆمنتەکەت خوێندەوە جوابی کۆمنتەکەی دامەوە ئەزانیت چی من باسی ئەوە ناکەم وەرن سەرێکی خۆتان بکەن سەرێکی خۆتان بکەن ئەمە زۆر خۆم پێشەریفترە لەو ژنانەی کە لە ماڵی دانیشتینە ئێستا خیانەت لە مێردەکانیان دەکەن ئەزانی چییە من بەسم لە چی ئەڵم وەرن سەرێکی ئەم کۆمنتانە کە بزانە خەڵکیتان بۆ نووسێ بنووسن دووەمینی تۆ ئەگەر ئەمن جێی پێ بدەم ئێستا ئەتوونایی بە من بڵێ بەچە باشە من باشتە پێم تۆ باسی باوکە کرد باوکی من 12 ساڵ سجن بووە لەسەر کوردایەتی بەڵام لەسەر کوردایەتێکی چەند مناڵە خوێرەگەی خۆ لەسەر سزم بووە لەسەرم کوردایەتی کە چەندەها سزم نەکرا زانیتم لەسەر کوردایەتی بکوژرێ بەس نەک سزم بکرێ
ڕاستەکەی لە سزن ناکرێت لەسەر کوردایەتی نا مەگەم عەرەبە توی گرت بابتی گرت بێ زمانی حزبی بەعز لە هەندی جەنابە بە بیری بە تو لە دایک بێتی بەڵام بێ شتەوە پێ بڵام دا توش لە دایک نەبێت ساڵێک لەم گوتکەتری بەڵام من باوکم لەوانەی بزانم لەسەر چی گیراوە ئێدەمادم بە تۆ سۆش قسەی لەگەڵ من مەکە کە ئەمن نا بە تۆ قسە ناکەن کە تۆ باسی باوکەکەی بەسم لە چییە باوشی ئێمە و چەنەها کەسی تر کە باوکی شەهید بووە کە دایکی لە زیندانە چەناشتی خراوی بەرامبەر کراوە تێگەشتی کردیان و هات مەجموعەیەکی ژادنە سەر حەزی ئێستا چەنەها مناڵی جوانی خۆت کە بە دەردی خۆت ئاڵێن پارەکان سەرفەکەن بۆ کچ و بۆ کچ و بۆ گچ پێوەدی بەم نوێ پەیوەندی بە تۆ نییە بەڵام تۆ باسی پارە ئەەکەی ئەو پارەی کە ئێستا هەڵڕژاو مناڵ مەسعود نانە ئەو پارەی کە ئێستا کوڕ بۆ کچی مۆدلی سەرفەکات لەکوێوە هێنراوە ئەمن مۆدل هەمووی ڕەنجی چەندەها کەسە خورا و بەرهەمەگەشی مەجموعەیە لێ هەر گا کردوێتی وەرکەری شێخوا مەجموعەیە کەری خۆن و تەواو تێگەشتی بەڵام بەکرەکەی ناوێری بە کوتانی داات بەکارەکەی ناوێرم تۆ لە قاپشۆری و لە قاپشۆریەوە کەس نییە بە قاپشۆری جی کلاس بڕێ ئەمن نەمگوتە لە بە قاپشۆری مەجبور بوومە من گوتم مەجبور بوومە ئیش بکەم لەبەرەوەی باش دەرنەکری ئەی باشە کێ بە ئیشکردنێکی حەڵاڵی بە ساحیبین بە ساحیبی ئەوانێکی ئێوە ساحیبین داهات ئەزانێکی احتراف بکەن لەسەر داهاتە دیارەکانتان ها ئەتۆ کەسەی لە فنی ئیش دەکەی شتی خراپ دەکا ئەی بیشی کات بۆ خۆی ئیکە نا ئیشی خراپ دەکە کاتجوابتەوە ئیشی خراپ بەس لە چییە ئەو کەسەی کە ئەتو لە فنی ئیش دەکەی ئیشی خراپ دەکا ئەخر ئیشی خراپەکەت زۆر ناڵی حەڵال نییە حەڵال دەکا ئیشی خراپ حەڵال دەکا چی حەڵال دەکات ئەگە حەڵال نەبیت ڕێگەیەکی حەڵال پێیان نەکرێ ئەگە حەڵال نەبی دەکا ئیشی خراپە حەڵالەکە لە گیرفانی خۆت و ناتی گیرفانی منەوە من تەنها ئەڵێم زۆر بە جوانی جواب دەدەمەوە خۆ لە پرسیارەکانی من مەگزەوە پرسیارەکان چێت تا خەڵک لێ بزێت ئەو کەسەی کە ئەتوو لە کنی ئیش دەکەی ئیشی خراپ دەکا کردیا قمارکردنە چییە ئەخە ئیشی خراپ بەس لە چیە تۆ ئیشی خراپ زۆرە ئەو شوێنەی ئەتوو ئیشی لێ دەکەی ئەو کابرایە ئەو ساحێبی ئەو ئیشەیە ئیشەکەی خراپە نا ئەو دەقە ئیشەکەی ئەدیمادەم لۆ ئەو ساحێبیتی ئەتوو ساحێبینی بابت ساحێبینە بۆ بابە برا گەورەکەت مامەکەت خاڵەکەت ئەی لۆ ئەو ساحێبیتی ئەنگۆ دەزان ئەگەیەکە پارەی هەبوو دەبێ ئیشەکە خراپی ئێمە مشکلەمان لەسەر ئەوە نییە ئەو کەسانی کە واف کردەکەن و مشکلەکەیان لێرەیە ئێمە مشکلەکەمان لەگەڵ ئەوایە بەچی ئەمانی کە لە کوردستانە بن بە ساحیبی ڕڤەر و جیکلاس و ئەمن و عاشتانە بەس ئێمە بەس ئەوە سیارە نییە سیارە پارە خان و هەر ئێمە ئاڵین وەرن بەس احترافکەن لەسەر ئەو داهاتە نادیاری کە هەتانە هەر ئەوە عیب نییە ئەگەر هاتە مەشاکە ئەمن هەرچەم هەیە لەسەر زارما ئۆکەی بێک دەقا هەرچەم هەیە لەسەر زارما و کەسەشیش نیمە کە کەس نەمناسی ئۆکەی ئەمن 4 ساڵە کە گەڕایمەوە کوردستان لەگەر کوڕێکی عیلاقەم هەیە و لەگەڵ و کوڕەش بوومە باشە عیلاقی دیکە خەڵک نییە بزەبت مشکلی خەڵک پێت بڵێم بابت چەند لەسەر داکت حساس بووە هەتا ئێستا ئەو کوڕەش ئەوەندە لەسەر من حساسە جێب دەمن ژیانی تایبەتیە ئەتوو تەداخلی ژیانی تایبەتی ئەو تەداخلی داهاتم دەکەی بە تەداخلی ژیانم ناکەی دەبی بزانی مادەم تەداخلی ئەوت کرد دەبی جێلەوەش ڕابگرێ ئەمن 4 ساڵە عیلاقەم لەگەڵ کوڕەکی هەیە بێجگەلەوی جێم لە دەنجی کوڕی تکە نەبووە ئەوەی باش بزانە و تەحەداش دەکەم یەک کوڕ بە من بڵێ زیینە ئەو هەستا چاوی بەرامبەر من بڵند کردیا هەردووک چاوی دەردەینم چونکە ناتوانێت ئەو قسەی بەرامبەر من بکاتن جێب دەمن ئەو کەسێک ئەمن عیلاقەم لەگەڵی هەیە باشە سیارەکەی لە من مۆدێل نزمترە وەکو ئیمن نییە ئەسڵەن پارەکەی زۆر لە ئیمن کەمترە ئیمن لە سەروی هەیە دێ باشە ئەتوو خۆتان پێشەریفە زەلامی عالەمێتان پێکمە وەڵا کەس دەقەس کەمتر نییە تەواو
هیچ کەسێ لە کەس تر نییە. ناموسی ئەو کوڕێمە بەڵام باش یەک شتێ پێ بڵێم بە قاپشۆری بە کرێکاری بە شاگردی بەمانە کەس نابێت بە ساحەبی بیزنس. بالضبط حەزەکەم ئەوە باش بزانی. بالضبط وەختی ئەتو دابنیشی کرێکاری بکەی نابێ ساحب بزنس وەختی ئەوەی هاتە دەستت خڕکەوە بیا بەچی خڕیکەوە زەلامی برادەری خۆم هەبووە برادەری خۆم هەبووە مناقەشەم لەگەر مەکە من چاوم کرایتەوە دنیام دیتە باشە بەوەی نییە کە تەمەنم ئەوەندەیە نیوەی دنیایە گەڕایمە هەمووشم دیتە زەلامی وە هەبووە عارەبانەی هەبووە باشە زۆر دوورمەڕۆ ئەبوو شەهاب لە هەولێرە زۆر بەناوبانگە عارەبانەی هەبوو لە فەیدە فرۆش لەسەری ئەگەر بە فرۆشی ئازادی وەنەوشەی کڕی نۆک فرۆشێک هەبوو لە ئازادی ئەمن منداڵ بوو نۆکی دەفرۆش علیان پێدەگۆگە یەکێک لە کۆمنتی بزانی علی نۆک فرۆش دەنجی ئەوەندە گەورە بوو کە سبەینان بە پاسکیلی دەهات نۆکی دەفرۆشت وەنەوشەی کڕی دزی ئەتو باسی چ لە بۆ من دەکەی باسی تەمبەڵی خۆتان بکەن باسی تاقەتی خۆتان بکەن باسی ئەوەی بکەن کە دانیشتینە بە دیار ئەو کەسانەوە کە هەیەانە خەفەتی دەخۆن بەدوو خۆتان کەسەتم لە ناو سۆشیال میدیای ما یەک کەسی ناو سۆشیال میدیای ناناسم لۆ وەختم نییە 30,000 دایرێک لە بۆ پێیجی ئیشەکەم هاتیە ناتانم جواب دەمەوە خەمی لێ دەخۆم ناتانم جواب دەمەوە وەختم نییە ئەمن ئێستا کە هاتیمە لە لایڤی دانیشتیمە سەبەبی خۆم هەیە فکرەی خۆم هەیە لە بۆ بزنسەکەم هاتیمە لایڤم لە بۆ بزنسەکەم کردیتەوە ئەمن کە لە خەوێ هەستایمە یەکەم شت دانیشتیمە تەمەشا ئەمن کە لە خەوێ هەستم یەکەم شت دابنیشم لە زیاتی ئەوەی ئەمنیش دەتانم بچمەوە باوشی داکەم دابنیشم ئەزانی چی کاکە باش پێ بڵم احترام بۆ بکەن کە هیچ کەسێک بەو نوع عیشکردنەی کە ئێوە باسیەکە ناوێت بە ساحەبی ئەو سامانی کە ئێوە هەتانە ئێمە ئەو نەئەڵێن ئەگەر هەشتانە دەگەڕێەوە جێ خۆت ئەم هەر جواب دەدەم و باز نەکەێن و تەپ دێوە جێ خۆت منی سەعات تۆ قساقی تۆ زانیی جۆگریت من جۆگرم بەڵام تۆ جۆ ناگری تێگەڕ با قسەی بکە بووی زۆر پڕ ئەو کە وەڵای دڵم پڕ نییە کوردستانم و نەمدایدەتەوە وەڵای تۆ وەڵای وەڵا دەرە من مەعاشم نەدای ئێوە گلەیلو لە من دەکەی گلەی لە خوای بکە بڵێ خوایە مەیدێ من گلەی لە خوا ناکەم بەڵام هاتی گلەیت لە من دەکەی باسی مۆدێلم لە بۆ دەکەی کە من مۆدێل نیمە باسی قاپشتنم لە بۆ دەکەی بە خۆم پێم گوتی ئاشوشتیتم لە بەخاتری ئەوەی پاسپۆرتەکەم لێ نەستێنرێتەوە مەجبور بوومە ئیش بکەم پێم شەرم نییە باسی دەکەم کردیتم لە بۆ پارەش نەم کردیە و دوایە دەزانی چم کرد بە ئەوەشت پێ بڵێم دوایە کە ڕۆیشتم لە ئەسڵان لە ئەڵمانیا ئیشم نووسی بوو لە جیاتی ئەوەی ئەمن عەلە ئەساس ئیش دەکەم لە جیاتی ئەوەی من دەمەکە ژۆم گرتەوە وەڵام ژۆ نەگرتەوە ئیشم نووسی بوو باشە پارەم دەدا کە ئەمن هەر کەسە کە لەوێ ئیش بکاتن دەبی پارەی بداتە حکوومەتی ئەگەر معاشت نازانم چەند بیدە بە 200 یۆڕۆ بدێ ئەمن هەموو مانجی 200 یۆڕۆم دەدا حکوومەتی کە ئەمن لێرانە بووم بەحسی چ لە بۆ من دەکەی بڕێ بێدەست و پێمە بڵێ ناتانم غیرەتم نییە ئێستاش دەڕۆم ناتانم چاوەڕێمە ئەزانی چی بە قوربان بەم شتە پێ بڵێم بەس جۆ بگرە نا ببوورە ناتوانم چاوەڕێمی پێم دەڵێ لای بەکەی قەپاتکە پێی ناخۆش ئێوە کە جۆبتان پێ نامێنێ هەروان 2 ساعات جواب دەدەمەوە نەچوە مێشکت ناستە مێشکت کەفی خۆ مشکلە خۆتە کەپڵەکەم چاوەڕێم ئێمەش ناچێتە مێشمان کێوە بە پارەیەکی ئەو بن بە ساحەبی ئێمە عاشتا ڕۆداکو خوشکت بەگاندە وەڵا تۆ لەوانەیە ئێوە خۆتان ئەو ئیشەکەن دەفم بەدێ من یەک ساعتە چاق عینە قسەی لە بۆ دەکەی و عینە دێتەوە سەرجێ خۆت خوا حافیز دەمات کەپڵەکەمیش پێوە بۆ بینینی نوێترین بابەت سبسکرایبی چەناڵی یوتیوبی خەمی دڵێ بکە و زەنگوڵەکە چالاک